سڵاوڕێز خوێندکاری ژیر بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی بەرجی یەکەم بیرکاری بۆ هەمووان دەچینە لاپەڕە 13 لە کتێبەکە. لاپەڕە 13 ساغ بکەوە. پرسیاری یەکەم یان ڕاهێنانی یەکەم، ساغ بکەوە شرۆڤە بکە چۆن بەراورد لە نێوان 3218 و 3225 دەکەیت بە بەکارهێنانی هێڵی ژمارەکان. هێڵی ژمارەکان ئەو هێڵە ڕەشە کە هەتا بچێ لای دەستی چەپ ژمارەکە بچووک دەبتەوە، چەند بچێ لای دەستی ڕاست گەورەتر دەبی. لە 3200 بووە 3250. لەسەر ئەو هێڵە ژمارە دانرایە یان دانراوە 3200 210 220 230 240 250. ئەگەر تەماشای 3000ەکەی نەکەین چونکە هەموویان هەر بە 3000 دەست پێ دەکەن، 3000ەکە هەرگیز ناگۆڕێ. لێرە داوامان لێکراوە ئەو دوو ژمارەی لەسەر هێڵی ژمارەکان دانین پاشان بەراوردیان بکەین. بەراوردەکە بە مەبەستی کام ژمارە گەورەیە و کام بچووکترە یان گچکەترە. با بچین بزانین شرۆڤەکە کووە. لێرانە هێڵی ژمارەکان هەیە، ئەوە هێڵی ژمارەکانە، باشین بی هەتا ڕەنگە باشتر ببینین. پاشان گوتمان چەند بچینە لای دەستی چەپ ژمارەکە بچووک و گچکەتر دەبی، چەند بچین بەرە و لای دەستی ڕاست ژمارەکە گەورەتر دەبی. پاشان تەماشا دەکەین دەبی بزانین ئەو هێڵە بچووک بچووکانە، ئەو هێڵە لێرە هەتا ئێرە کە پێی دەڵێن هەنگاو، هەر هەنگاوەی کە دەچێ لای دەستی ڕاست ژمارەکەی چەندە، بە چەند زیاد دەبی. ئەگەر بژمێرین لە 3200ەوە کە لێرە دانرایە هەتا ئێرە 3210 دەبینین 10 هەنگاوە، 1 2 3 4 5 6 7 8 9 10. ژمارەکەش بە 10 زیاد بووە، لە 200 بوویتە 210. کەوابێ لێرە هەر هەنگاوەی بە 1 ژمارەیە، هەر هەنگاو کە لێرە دێ ئێرە 1 ژمارە زیاد دەبی. ئەو ژمارەی کە لێرە دادەنیشی 3201، ئەوەی لێرە 202، ئەوەی ئێرە 203 204 205. ئاوا هەر هەنگاوەی هەر هێڵەی کە دەچیتە لای دەستی ڕاست 1 ژمارە لەو ژمارانە زیاد دەبی. ئەگەر بین لێرە ئەو ژمارە 3210 211 212 213 214 215 16 17 18 ئێرە جێی 18. ئەو ژمارەی کە هەشمانە کە دەبی داینێن ئەویش 3218 لەبەر ئەوەی جێیەکەی لێرەیە لە لای ئەو هێڵە سوورە یان سۆرەیە، نێزیکە لە 3220. ئەوە 3218 دانرا لەسەر هێڵی ژمارەکان. دەچین لای ژمارەکەی دیکە کە هەمانە 3225 لە چێندەر یان لە کوێ داینێن. ئەگەر تەماشای ئێرە بکەین ئەو هێڵە چ ژمارەک لەوەیە؟ 3220 لەوەیە، ئەوە 21 22 23 24 25. 3225 لێرەیە لە لای ئەو هێڵە سۆرە.
ئەوەش 3218 لێرەیە. 3225 لێرەیە. هەندێک جار زێنیە بنووسی ئەگەر ژمارەکانەوە لە بنیەک بن دەتوانی لەسەرەوەی هێڵەکە بنووسی یان لە ژێرەوەی ئەگەر جێت هەبوو. گرنگەوەیە دیاربی. ئێستا زانیمان هەردوو ژمارە کەتنە چێندەر. ژمارەی 3225 کەوتە لای دەستی ڕاست، 3218 کەتە لای دەستی چەپ. کامە گەورەیە؟ بێگومان ئەوەی لای دەستی ڕاست، لەبەرەوەی وەڵامەکەت کوو دەنووسی 3218 گەورەترە لە 3225 ببورن گەورەترە لە 3218. 3225 گەورەترە لە 3218 یان دەتوانێت بنووسی 3218 بچووکترە یان گچکەترە لە کەیفی خۆتە کو دەینووسی ئەوە بچووکترە لە 3225. 3218 بچووکترە یان گچکەترە لە 3225. لە وەڵامدانەوە هەردوو وەڵامەکە ڕاستە. بەو جۆرە هەر ژمارەکت هەبوو لە بەینی 3200 تا 3225 دەتوانی لەسەر ئەو هێڵەی دانەی جێی بکەیەوە بە جۆرێک لە جۆرەکان. لەو ڕاهێنانەی هەر هێڵەی بچووک هەر هەنگاوەی بە یەک ژمارە زیاد دەبوو. لە پرسیاری دی ڕەنگە هەر هەنگاوەی 5 ژمارە زیاد بی یان 10 یان 20 یان 100 یان 1000 هەر پرسیارەی جیاوازە لە پرسیارێکی دیکە. هەر هێڵی ژمارەکان جیاوازە لە هێڵێکی دی. تەماشای هێڵە بچووکەکان بکە و بزانە زیادبوونەکە کووە یان چۆنە. با بگەڕێینەوە لای پرسیارەکانمان. گەیشتینە پرسیاری 2 یان ڕاهێنانی 2 کە نووسرایە ژمارە گەورەترەکە بنووسە. 2 ژمارە هەیە، ئەوە لەگەڵ ئەوە. یەکەم ژمارە 2346، دووەم ژمارە 2338. گەورەکە بنووسە. یەکەم شت دەبی بزانین ئایا ژمارەی ڕەنووسەکانی هەردوو ژمارە وەک یەکە، واتە ئەو ژمارە چەند ڕەنووسیە 4، ئەو ژمارە چەند ڕەنووسیە 4، هەردووچان وەک یەکن. 4 و 4 یەک شتە. کەوابوو دەچینە لای دەستی چەپی ژمارەی یەکەم بزانین کام ڕەنووس هەیە. ڕەنووسی 2. دەچینە لای دەستی چەپی ژمارەی دووەم کام ڕەنووس هەیە. 2 یەکسانە بە 2 ناتوانین بڵێین کام ژمارە گەورەیە، لەبەرەوەی دەچینە لای ڕەنووسەکەی دیکە. لە پاش 2 چ دێ؟ 3. لێرەش لە ژمارە 2 3. هێشتا ناتوانین بزانین کام گەورەیە چونکە 3 یەکسانە بە 3. دەچینە لای ڕەنووسەکەی پاش ئەو 4 لێرەش 3. 4 گەورەترە لە 3. کەوابوو ئەو ژمارەیە گەورەترە. ژمارە یەکەم لە ژمارەی دووەم گەورەترە. ئێستا کە زانیت کام ژمارە گەورەیە، یان هێڵەکی لە ژێر دەچێشی یان بازنەکی بە دەوری دەچێشی یان هەر بە نووسین دەنووسی یەکەم ژمارەی دەستە ڕاستم گەورەترە، یان دەنووسی 2346 بەس بە تەنیا ژمارەکەی دەنووسی چونکە دەڵێ ژمارە گەورەکە بنووسە، دەینووسی ئەوە گەورەیە. دەچینە لای پرسیاری 3.
تەمەشا دەکەین ژمارەی ڕەنووسەکان 5 ڕەنووسە لێرەش 5 ڕەنووسە دەتوانین بەراوردیان بکەین چ دەڵێین دەچینە دەستە چەپی ژمارەی یەکەم دەبینین 5 دەستە چەپی ژمارە یەکەم 5 دەستە چەپی ژمارەی دووەم 6 گەورەترە لە 5 کەوا بوو ئەو ژمارەیە هەمووی گەورەترە ئەو ژمارەیە هەمووی گەورەترە دەنووسی 67623 گەورەترە 52457 گەورە نییە گەورەتر نییە بچووکترە بەڵام ئەو ناوێ بنووسی کامە بچووکترە دەیەوێ بنووسی کامە گەورەترە لەبەرەوەی ئەو ژمارەیە سەرنجی خۆت لەسەر ئەو ژمارەی دادەنەی دەینووسیەوە یان هێڵی بە دەوری دادەچێشی یان بە پیت دەنووسی 67623 گەورەترە ئەو ڕاهێنان و شیکاری پرسیارەکان دەهێڵمەوە بۆ وانەی داهاتوو هەر بژیت